بازاڕی سەوزەفرۆشانە لە شاری مووسڵ. لە هەفتەیەکدا تەنها 3 ڕۆژ کراوەیە. لە 4 ڕۆژەکەی تری هەفتەدا قەدەغەی هاتوچۆی گشتیە لەو شارە بۆ ڕێگریگرتن لە بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. کاسبکارانی ئەو بازاڕە دەڵێن هەزاران هاوڵاتی بژێوی ژیانی ڕۆژانەیان لەسەر ئەو بازاڕەیە. بەهۆی قەدەغەی هاتوچۆی گشتی زەرەری زۆریان بەرکەوتووە. لایەنی پەیوەندیدار ڕاچاوی دۆخی ژیانی هاوڵاتیانی نەکردووە. احنا يوميتنا كلها يوميا 7000 دينار حصلنا. ئێمە 7 بۆ 8,000 دینارمان دەست دەکەوێ. لەو قەدەغەی هاتوچۆیە زەرمەندی یەکەم ئێمەین. يعني احنا رزقنا على هاي العربانة غير شيء ما عندنا لا راتب لا شيء. ئێمە ڕزقمان لەسەر و عەرەبانەیەیە، هیچ موچەیەکمان نییە. بێ ئەوەی ڕەچاوی بارودۆخی ژیانی خەڵک بکەن، 4 ڕۆژ قەدەغەی هاتوچۆ بۆ ئێمە گەڵێک زۆرە. الحكومة سهل الأمر معانا. پێویستە حکوومەت کاراسانیمان بۆ بکات نەوە قەدەغەی هاتوچۆ ڕابگەێنێ و ڕزقی ئەو هەموو خەڵکە ببڕێ. قایمقامی مووسڵ دەڵێت داوایان لە شانەی قەیرانەکانی بەغدا کردووە قەدەغەی هاتوچۆی گشتی نەینەوە نەگرێتەوە، چونکە توشبوانی کۆرۆنا نەگەشتۆتە و ئاستا نەینەوە وەکو پارێزگایەکانی تر ئەژمار بکرێت. نحن طالبنا بكتاب رسمي. ئێمە داوامان لە شانەی قەیرانەکانی بەغدا کردووە قەدەغەی هاتوچۆی گشتی نەیناوە نەگرێتەوە، چونکە توشبوانی کۆرۆنا لە پارێزگایەکەمان نەگەیشتوتە ئەو ئاستەیە کە قەدەغەی هاتوچۆ ڕابگەێنرێ، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکیان نەداوینێتەوە. بەپێی بڕیارەکانی شانەی قەیرانەکانی عێراق بۆ ڕووبڕبوونەوەی کۆرۆنا هەموو ڕۆژانی هەینیەک تاوەکو بەیانی دووشەممە لە هەموو پارێزگایەکان قەدەغەی هاتوچۆی گشتیە لە پێناو ڕێگریگرتن لە بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.